دکتۆرەدا میوانمان لە ستودیۆ بەیانی کورسات نیوزەوە لەگەڵمان دەبێت باس لەوە دەکەین کە دەرزی گەشە خۆشبەختانە دەگاتە نەخۆشخانەکان یاخود نەخۆشخانەی منداڵان لە سلێمانی ئەمە لە کاتێکدا کە پێشتر ئەم دەرزیە نەمابوو بەڵام لەگەڵەوەشدا چەند بابەتێک هەیە کە قسە و گفتوگوی لەسەر دەکەین بازەوە دەکەین بەکارهێنانی دەرزی گەشە بۆ کێ دەبێت بۆچی زۆر جار خواستێکی زۆر لەسەر بەکارهێنانی دەرزی گەشە هەیە و کاریگەریەکانی لەسەر منداڵان چی دەبێت تاوی ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پژدەر عەبدوڵڵا کە بەڕێزان بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانن لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیانە دکتۆر بەخێراتی زۆر سپاس سەرتا دەمەوێت لە هەواڵە دڵخۆشکەرەکەەوە دەست پێ بکەین کە ئەویش گەیشتنی دەرزی گەشەیە بۆ ئەو منداڵانی کە پێویستیان پێەیە لەسەر ئەم بابەتە زانیاری چی هەیە؟ خۆی ئێمە هەموو ساڵێک بۆ منە تەقدیر حاجەیە قوت هەڵسەنگاندنی و پێویستی کە هەمانە بوو کۆمەڵک دەرمانێکە لە بەغاوە بۆمانە 2 ساڵ پێشتر ئێمە بڵین ئەومان کردو کتابەکەین ئێساوەی کە بۆ ئەمڕۆ بۆمانێت ینی ئەمەی کەسپێنێدا باشی یەکەین ساڵی 2021 تاوان ئێمە کتابمان کردو بۆەوەی کە ئەوە نەمان پێویستە بەداخەوە زۆربەی کات حتاوەی کە داوایەکەین بۆ بڕێ ناگەێنرێ ساڵانە جارێ 2 جار تا 3 جار ئەو دەرزیانەمان بۆ ئەنێرێت و ئێمە ئەو مناڵانەی کە تاوان کە ئەشینێرن خۆیان لەوێ کتابی لەگەڵای ئەڵێ بۆ مناڵانە بەکار بهێنرێت بۆ مناڵانەوە تا نەخۆشیەکە و جۆری نەخۆشیەکە دیاریەکات کە تەنها بۆ مناڵانە بەکار بهێنرێت. بەڵێ لە ئێستادا دەکرێت بڵێ ئەو داواکاری کە کراوە بڕی پێویستە بۆ ئەو مناڵانەی کە لە نەخۆشخانەی مناڵان داوایان کردووە؟ نەوەڵا بەداخەوە ینی بڕەکە کەمترە لەو بڕێکە بۆ نمونێمە بە ساڵەکە گەر 2 جاریش بۆمان بێت لەوانەیە نیوەی کاتەکەمان بۆ بڕکاتەوە نەک هەموو ساڵەکە بڕکاتەوە. باشە دکتۆر زۆر جار لە نەبوونی ئەو دەرزیە بە تایبەتی لە نەخۆشخانەی مناڵان دایکان و باوکان بۆ بەکارهێنانی ئەو دەرزیە بۆ مناڵان هەوڵ ئەین لە دەرەوە ئەم دەرزیە بکەن. خۆی بەڵێ ئەمە ئەکرێت لە جۆرێک لە بازرگانی یاخود بۆ منە پێویستی ئەبێ بۆ مناڵە. بەداخەوە خەڵکی ئێمە زۆر بەهەڵە لە زۆربەی شتەکان تێگە ئەمە چەندین جار لە کەناڵەکەی بەڕێزشان و زۆربەی ڕاگەاندنەکانە قسەمان کردووە کە ئەم دەرزیە ئەبێ بۆ کێ بەکار بێت و سوودەکەی چییە و لێکەوتە خراپەکانیشی چی ئەگەر پێویست نکات خۆ دەزانین هەموو دەرمانێک لێکەوتەی خراپی هەیە و لە حاڵەتی زەرورەتە نادەوانێت شێرپەنجانێ خۆتان زانە و دەرمانە کیمیانی کە بۆیان بەکارێ سێرێکی تەواوی ینی وێرانیانەکە ئەو کەسە بەڵام ناچارە بەکاری بێنە تاوان ناچاری جیاوازە بەڵام یەکێک ئەگەر شێرپەنجێنە بێ ناچێت و دەرمانە بەکاربێنە بۆیە مەسلەی دەرزی گەشەش بە هەمان شێوازە وا لێکەوتەی خراپی هەیە لێکەوتی زۆر خراپیشی هێتەنان شێرپەنجی خوێنی تایە تۆ سیر کە گەر پێویست نەبێت و ئەم دەرزیە بەکارهێنیت سیرێکی لێکەوتێکی زۆر خراپ لەوانەیە خەڵکە بێت ئەو دەرزێ زۆرەی کە لە بازارە بەکاردێت ڕێژێکی زۆر بەکاردێت لەوانەیە بەشی کەمی ئەو نەخۆشانەی کە دەرزی گەشە بەکارن لە نەخۆشخانەکە ئەم بەشی زۆری لە دەرەوە چون خۆتان نەزانن زۆر جار بەداخەوە بازرگانی پێوا کرێت بۆیە ئێمە بەردەوام ڕێنمایی بۆ خەڵکە دەینەوە بەردەوام باسی زیانەکانی ئەم دەرزیەکەینەوە بەردەوام باسی ئەوکەین کە ئەم دەرزی ئەبێ بۆ کێ بەکار بێەوە باسی نەخۆشیەکانەکەین و لە هەمان کادا باسی ئەوەشەکەین کە ئەو دەرزێکە لە بەغاوەیەت بۆ کام نەخۆشیانان بەڕاستی من ئەگە سەرەتا باسی ئەو بکەم ئەسڵەن هۆکاری کورتەباڵایی چیە بۆی خەڵک بە چای ڕوون بێت ینی کورتەباڵای گە لێرە باسی ئەمە زیاتر ئەو بکەم زام هۆکارەکان چیە چونکە بەداخەوە چەندین جار نەخۆش ژێت تەنانەت باڵای کوردنیە داوای دەرزیەکە بەڵە باڵای کوردنیە داوای دەرزیەکە ینی بەداخەوە بینیومە لەو چەند ڕۆژی پێشووە یعنی دەرزی بۆ 2 مناڵی نووسراوە لەلایەن پزیشکی شەو نووسراوە بەداخەوە ئەڵم پزیشکی مناڵان نییە تەبان یعنی نووسراوە لە کاتێکە باڵای مناڵەکە بۆی کە بۆم کرد بەدایکەی مودوتم زۆر لە باڵای تۆ بەرزتر دەبێت زۆر لە باڵای دایکێ بەرزتر دەبێت بۆی خەڵک ئەبێ ڕوون بێلای بۆ کێ ینی هۆکارەکانی باڵا کورتی چییە؟ یەکێک لە حاڵەتەکانەوەی جێنێتیکە واتە بۆ ماوەیە دایک و باوکان باڵیان کورتێ تەبع مناڵەکەش باڵای کورد دەرەچێ ینی شتێک نە باڵای دەرزجێ و دەرزی گەشە بە هیچ شێوەیەک سوودی بۆ ئەم کەسە نیە جگە لە زیانەکانی جگە لە زیانی کە لەوانەیە بەداخەوەڵم لەوانێت توی شێرپەنجێ خوێن بێ بەهۆی کە دەرزێکی لێەوە ئەسڵان پێویستیشی نەکردو ئەگەر پێویستکە قەینا بەڵام کە پێویست ناکە بەڕاستی لەوانەیە هەموو ئەو لێکەوتانە هەیە بێت دووەمیان شتێکی هەیە ئەڵێ کۆمەڵە کۆنیشانە یعنی ئێمە کۆمەڵە کۆنیشانەمان هەیە وەگەوەی کە بۆنە تێرنەر سندرم پرادەرویڵ سندرم نونان سندرم ئەمانە کۆمەڵە کۆنیشانن هەر چۆن مەنگۆلی کۆنیشانەیە ئەمانش کۆنیشانن ئەکرێ دەرزی ینی باڵا کورتەکە هۆکاری ئەمە بێ و عیلمیش ئەڵێ لەوانەیە ئەمانە سوود لە دەرزی گەشە ببینن و سوودی لێ ببێن و لە ناو خۆشخانەی خۆشمانە و لە ناو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی عێراقیشە ئەڵێ بۆ ئەوانە توانن سەرفیکەن و ئێمە ئەو نەخۆشانی کە ئەمانیان ڕاستە ژمارەیان زۆر کەمە ئێمە سەرفیەکەین حاڵەتێکی تر هەیە کۆنستیتیوشنال گرۆز دیلەی ئەم کۆنستیتیوشناڵە بەداخەوە بەشی هەر زۆری نەخۆشیەکان ئەمەیانە و لەگەڵ جۆرێکی تر کە دوای باسیەکەم ئەمە چییە؟
ئەمە ئەوەیە کە مناڵەکە تا باڵغ بوون باڵای بە کورتی ئەمێنێتەوە لەگەڵ باڵغ بوونە هەڵەیات هەر لە کوردواری خۆشمانەیە ئەیم زۆر جار نەخۆشم بۆ هاتووە کە نەرک و باپیر لەگەڵ دایک و باوکی هاتبن یەکسەر ئەڵە دکتۆر ژان وڵای کاتی خۆی ئەمانەشان وا بوون لەگەڵ باڵغ بوونە هەڵیان ناوە یعنی زیایی کردو زۆر گەورە بووە ئەمانە چییە؟ ئەمانە سیرەکەی تەمەنی ئێسقانیان هەم کەمە باڵاشیان کورتە بەڵام هاوتەریب ئێمە چارتێکمان هەیە خێرایی گەشەمان هەیە خێرایی گەشی ئەم کەسە ئێمە ئاتل لە سەرەتاوە پێوانەیەکەین خێرایی گەشی ئەم کەسێک کە کۆنستیتیوشنەڵ گرۆزدی لەیە سیرەکەی هاوتەری بەڕوە لەگەڵ خێرایی ئاسایی بەڵام لە بەشی خوارەوەیە واتە کەمە بەڵام لەگەڵ باڵغ بوونا زیادەکە تاوام نامی زۆر بە تەفاسیلی باسکەم لە بەس لەوانەیە ماوەی بەرنامەکە بای ئەوە نەبێت ئەوە نەبێت بۆیە سێرێکی ئەمە کۆنستیتیوشنەڵ گرۆزدی لەیە زۆربەی دایک و باوکان چاوەڕوانی ناکەن و بۆت بە بەشێک لەوەی کە بەداخەوەڵم لە دەریشەوە بازرگانیان پێوە بکرێت و دەرمانێکی زۆر بەشێکی زۆر و دەرمانە کە دەرزی گەشەیە سەرف بکرێت لەسەر خەڵتاقی بکرێتەوە بەشێکی زۆریان لەمانە کۆنستیتیوشنەڵ گرۆزدی لێ کەواتە دکتۆر ئەکرێ بڵێ مناڵێک کە لەلایەن دکتۆر و چاودێری کرا بە تایبەتی ئەوانەی کە باسی دەکەی ڕەنگە لە دوای باڵغ بوونەوە تەمەنی باڵایان بەرز لەگەڵ باڵغ بوون کەواتە ئەکرێت کاتی بەکارهێنانەکەیشی دکتۆر بۆی دەستنیشان بکات پێویستە لە تەمەنی 10 ساڵی بێت 12 ساڵی بێت یاخود 15 ساڵی بێت هەموو ئەمانە با پێ بڵم ئەکرێ ئێمە لیژنەی تایبەتمان هەیە لە من باپەڵن لەبەر خاتری خەڵک ئێمە پێشتر لیژنەکە 2 ڕۆژ دانیست ئێستا کردومە بە 4 ڕۆژ لە هەفتەیەکە هەموو ڕۆژێک سێ پزیشکی دانیشێڵ سەنگاند بۆ نەخۆشاناکە بۆ جاوی کە باسم ئەم کۆنستیتیوشنەڵ گرۆزدی لەیە یعنی هیچ پێویست بە دەرزی ناکات تەنها چاوەڕوانی لە کاتی باڵغ بوونە ئیتر خۆی گەشەی خۆی تەبیعیە بێتەوە ئاسەیە بێتەوە و حتا ئەڵێ ئەگەر دایک و باوکە زۆر بێ تەحمل بوون زۆر بێ ئارام بوون دەرزی گەشیان بۆ بەکار نایە دەرزی تێستۆستێرۆن بەتایبەتی بۆ کوڕەکان بەکارێ بۆ باڵغ بوونیان بۆ پێشەخرێت تۆزێ باڵغ بوونیان بۆ پێشەخرێ بۆی ئیتر گەشەکەیان تەبیعی بێ گەشیان تەبیعی بێت چون لەگەڵ باڵغ بوون ئەمە گەشیانەوە بێ یعنی بە هیچ شتێک ئیسفادە حاڵەتێکی ترمان هەیە ئیدیۆپاسیک شۆرت ستیچر یعنی ئەمانە چین هۆکارێکی دیاریکراو نیە بووی کە باڵایان کورتە یعنی سێرەکەی باڵای باوکی بەرزە باڵای دایکی بەرزە باڵای خاڵەکانی بۆ نمونە نەخۆشیێکی دیاریکراوی نییە بە دوای نەخۆشیەکانە ئەگەڕێی شتێکی دیاریکراوی کە چی باڵای کورتە ئەم ئیدیۆپاتیک شۆرت ستیچرە ئەڵێ چی ئەڵێ احتیمالیە دەرزی یعنی ئیسفادە سوود لە دەرزی گەشە ببینێ بەڵام چەند 3 بۆ 6 سانتیم ئەگە 3 بۆ 4 ساڵ دەرزەکە بەکار بێنێ لەوانەیە سوود لەم دەرزێ ببینێ 3 بۆ 6 سانتیم بەڵام چی گرنگەوەیە بەڕاستی ئیدیۆپاسیک بێت هەرچەند لەوەی لیژنەکەی خۆمانە نایگرێتەوە ئەین بۆیە زۆر جار خەڵک ئەڵە بۆ نووسراوە هەر لیژنەکەیەوە بۆ مەنووسن بەڵام بۆ لە خستخانە بۆم سەرف ناکەن ئەڵە لەوانەیە ئەو دەرزیان لە دەرەوە بفرۆشنەوە یا شتێکی ترێ بێ یا وەڵا خەڵک لە وەڵامە بەواسە سەرڤیەکەن بێ ئەگای لەوە ئێمە چەندین جارە مەمان ڕوون کردوێتەوە ئەم دەرزێ ئیدیۆپاتیک شۆرت ستیچر کە پێی وتری هۆکارێکی دیاریکراوی نییە ئەکرێ سوود لە دەرزێکە ببینن بەڵام لەو دوا ئەو هەموو زەرەرشی هەیە یعنی ئەبێ دایکێک بیر لەوە بکاتەوە لە پێناو 3 بۆ 6 سانتیم زیادبوون کە ئەبێ 3 بۆ 4 ساڵیش بەکاری بێنێ لە بەرامبەر احتیمالی مناڵەکەی تووشی هەموو ئەو لێکەوتە خراپانە بێ کە باسم کردو تاوان کە نووسیمە بڵاوم کردوەوە ئەم 3 بۆ 6 سانتیمە لەوانەیە لە قەدەر خۆی بۆ نمونە مناڵەکە لەوانەیە ئەو کاتە ساڵی 4 بۆ 5 سانتیم زیاکە ئاسایی تو ئەو کاتی لەو 3 بۆ 4 ساڵە لەوانەیە ساڵی 1 سانتیم بۆی زیاکەی بوونەگە مناڵەکە 5 سانتیم زیاکە تۆ بۆی بکەی بە 6 لە ساڵێکە دکتۆر لە بەرۆی دایک و باوکان هۆشیاری زیاتریان نەبێت دەربارەی با بڵێن زەرور زیانەکانی بەکارهێنانی ئەو دەرزی ئەگەر بە سەرەدێڕێکیش بێدان باسی نەخۆشیەکان بکەیت یەکێک لەوانە باسی شێرپەنجەی خوێن بوو کە کاریگەری دەبێت ئەوەکانی دیکە بەڵێ احتیمالیە بۆ نمونە دەست و پەلەکانی باوسی احتیمالیە فشاری خوێنی بەرز بێت و احتیمالیە شەکرەی بەرز بێت و احتیمالیە تووشی غودە تەمەڵی بێت احتیمالیە ببوورە پستانی مێشکی بەرز بێت و احتیمالیە ئەوانەی نەخۆشی پێستیان هەیە نەخۆشیەکان زۆر لێ قورستر بکات احتیمالی هەیە بۆ نمونە هەستیاری زۆر توند یعنی ئەمە خەڵکە بۆ بە هەستیاری دەرمان مردووە لەوانەیە هەستیاری زۆر قورس بە دەرمانەکە توش بێ ینی لێکەوتەی زۆر تەنها احتیمالی ئەڵێ ڕێژیم مردن زیاتەکە این ڕێژیم مردن زیادەکە بۆ احتیمالی هەیە یعنی ئەوانەی کە دەرزەکانیان بەکارهێناوە لەوانەیە خەڵکی تیاو بێت و شێرپەنجەی خوێن بێ نەشیان زانیوە هۆکارەکە دەرزی بووە لەوانێت تیاو بێت تووشی شەکرە بووە نەشیان زانیوە کە هۆکارەکەی دەرزەکە بووە لەوانێت تیاو بێ غودەکەی تەمەڵی توش بووە بێ مەدەل حیا دەرمان بەکاربێنێ نەشیان زانیوە هۆکارەکەیەوە بووە بۆیە بەداخەوە لەبەر ئێمە لە کۆڵینوێ جددینی لە وڵاتی خۆمان بە دوواداچوون ناگرێت لەوانەیە ئەوانەی کە چەند ساڵام دەرمانانە بەکاربێن چەندین نەخۆشیان توش بوو بێت لەوانەیە نەزانرابێت کە هۆکارەکەیوە بۆیە بەڕاستی گرنگە
خۆیان بە دوور بگرن ئیلاح ئەوەی کە پێویست ناگات. جا ویستم هۆکارەکان زیاتر بۆ خەڵک باس بکەم بۆی هۆکاری باڵا کورتی لەوانەیە بەشێکیان بۆ نمونەوانەی باڵایان کورتە علاقەی بەچیەوە بێ نەقسی هۆرمۆنی گەشە ئەوەی کە بەکاری ئێمە لە خستخانەش بۆی بەکارێنین مناڵەکە ئێمە تێستی بۆکەین فەحسی بۆکەین دڵنیا ئەبین هەرچێن خۆبان ئێمە بەردەوام لەگەڵ پزیشکەکانە بە دوواداچوونەکەین بەداخەوە بەشێک ئەوانەی کە فەحسەکانیان بۆ ئەگەڕێتەوە بۆ لای ئێمە و کە ئەوەی کە وا دەرەکەوێت کە نەقسی هۆرمۆنی گەشێت تەنات ئێمە بیرمان لەوتەوە لەوانەیە فەحسەکەش غەڵەتی تیاابێ چون ناکرێت بۆ ڕۆژە زۆرە مناڵ هەبێت نەقسی هۆرمۆنی گەشەیە بێ یعنی ئێمە ئێستا بیرەوە کەینەوە کە تێستێکی بەدیلتر هەبێ بۆی زۆر شتەکە چی لێ بکەین زۆر دقیقتر بێ حساستر بێ یعنی ئەمە ئەکرێ ئەوەی کە نەقسی هۆرمۆنی گەشەیە بێ دەرزەکەی بۆ بەکارێنین بە خەڵکاگا دەربێ خۆی کە نەقسی هۆرمۆنی گەشەشیە هەمان ئەو لێکەوتانەی هەیە دەرزێکە بۆ زانیاری بەڵام ئێمە ئەڵێن خۆی ئەمە پێویستەکە ناچارین کە دەرزەکەی بۆ بەکاربێنین یعنی تۆ شتێک کە قوربانیە گەیەی لە ناچاریە فەرقیە لەوەی تۆ بە ئیسراحەتی خۆ بە ئارەزووی خۆ یعنی ئەڵە سەرێکنێشی بۆ پرسکە لێ بەسی کەواتە دەکرێت بڵێ حاڵەتێکی دیاریکراو هەیە کە ئەم دەرزیە بەکاربێنرێت و کاریگەری نەبێت نەخێر یعنی ئەم دەرزیە لە هەر بارێکا بە کاریگەری بەڵام ئێمە تۆ عادەتەن هەموو دەرمانێک کە بەکاری هێنی لێکەوتەی خراپی هەیە بەڵام کە تۆ پێویست بوو گێ بە لێکەوتەکان نایت بەڵام کە پێویست نەبوو تو ئەم لێکەوتە زۆرە نەبووە کە مناڵەکەی بکە بە قوربانی جا حاڵەتەکانی ترش ئەگەر باسکەم باڵا کورتی مەبەستم بۆی کە درێژی بێم لای خەڵک ڕوون بێ حاڵەتمان هەیە مناڵ باڵای کورتە بوویەوەی کە غودەی تەمەڵە نەخۆشی درێژخایان بۆ منە غودەی تەمەڵە چارەسەری غودەکەیەکی کێشەی نامێنێ مناڵمان هەیە کێشەی هەڵبژینی ڕخۆڵەکانی هەیە سێرەکەی کێشی شیکەمە لەوانەیە ئەسڵ مناڵ هەبێ نەخۆشی گەرمی هەبێ باڵای کورتە مناڵ هەیە کێشەی هەڵبژینی ئەو مادە سوود بەخشەکانیە باڵای کورتە ئەمە یەکێکی تر لەوە کارەکان تو لەگەڵ چارەسەرکردنی نەخۆشیەکە ئیتر باڵای یاسایە بێتەوە بە هیچی پیسی بە دەرزی گەشتێنە حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە ئەوانەی کە ئێمە لای خۆمان دەرزی بۆ بەکارێنین ئەمانن کە خۆیان نەخۆشی درێژخانی گورچیلیان هەیە ئەمان ئێمە لە حکوومەتی عراقیەوە ئەمەمان بۆ نێرێ نەخۆشی درێژخانی گورچیلی هەیە بێ باڵای کورد بێ بۆ لەبەرەوەی ئەوانی نەخۆشی گورچیلانە یەکێک لێ لێکەوتەکانەوەیە کە لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە نەقسی هۆرمۆنی گەشەی بە لە جەستەیە دەرکەم دەربدرێ ئەمانە سوود لە دەرزی گەشە ئەبینن و بۆیان سەرڤەکرێت و بە قانون و پێی بەیست بە هیچ شتێک ناکە یەکێ لە حاڵەتەکانی ترەوەی کە دەرزی گەشیان بۆ سەرڤەکرێ هەر لە نەخۆشخانەی خۆمانە ئەو کۆنیشانانە بوو کە باسم کرد ئەمە تێرنەر و پرادەریۆڵە و نونان سیندڕۆم ئەم سێ حاڵەتەی ئەمە بۆیان سەرڤەکەین یەکێ لە حاڵەتەکانی تر مناڵ هەیە لە دایکە بێ کێشی زۆر کەمە یاخود بە نەکامی لە دایکە بێ ئەم مناڵانە بەشی زۆر بەیان تا 2 ساڵ چاوەڕیانەکەین تا 3 ساڵ چاوەڕیانەکەین شتێکی پێوترێت کەچەپ واتە بازدان سیرەکەی کێشی کەمە بەڵام لە پێش 2 ساڵی لە نەکاو بازدانە بێ کێش و باڵای زۆر زیادەکە یا پێش 3 ساڵ ئێمە عادەتەن تا 3 ساڵ لە سەریانەوەسین تا 2 ساڵ 3 ساڵ لە سەریانەوەسین ئەگەر ئەم بازدانە ئەم کەچەپەی نەکرد ئێمە دەرزەکان بۆ بەکارێنین واتە هەموو ئەم دەرزیە هەموو لێکەوتە خراپانە ئەکرێت لە هەر کەسێکیانە ڕووبە پێویست بیا پێویست نەبێت دەرزێکە بەڵام بە دڵنیاوی ئەماڵین ئەگەر پێویست نەکات تۆ بۆ ئەم شتانی بۆکەیت تۆ بۆ مناڵەکە خیتە مەترسیەوە جگە لەوە پارێکی زۆر سەرفکەی لەسەر ئەم شتەیە بەڵێ دکتۆر دیارە ڕەنگە زۆر جار باستەوە بکرێت یەکێک لە خاڵەکانی تۆ ئەوە بووکە لە دوای تەمەنی باڵغبوون منداڵەکە دەکرێت هەندێکیان تەمەنیان با بڵێن ببوورە باڵایان بەرزتر دەبێت بەڵام دەوترێت لە دوای باڵغبوون هەم کوڕ و هەم کچ باڵای بەرز نابێت ئیتر لەو کاتەیە ئەوەستێت کەواتە ئەمە زانستی نییە نه ئەمەی کە من لە کاتی باڵغبوون ئەوتم تاوان کاتی باڵغبوون طبعا مناڵ لە یەک ساڵە بۆ عادەتەن 50 سانتیم درێژە لە بڵم سەرتای لە دایک بوونا لە ساڵە بێ بە 75 لە دوایەوە ساڵانە تقریبا 10 سانتیم 10 سانتیم بەرزە بێ لە 4 ساڵە نزیکەوێ بە مەتر و 2 سانتیم لە دوایەوە ساڵانە 5 بۆ 6 سانتیم زیادەگات 4 بۆ تا 6 سانتیم لەگەڵ باڵغبوونە لە سەرەتای باڵغبوون کە دەست پێەکە لە کچە عادەتەن لە 10 دەست پێەکە لە کوڕە لە 11 دەست پێەکە ئەمە زیاتەکە نزیک ئەبێتەوە لە 10 سانتیم ساڵانە بۆ بەرزبوون یعنی هەموو کەس بەرزێتەوە لە دوای باڵغبوون کە پرۆسەی باڵغبوون تەواو بێ هێواشە بێتەوە ساڵی بۆ 2 بۆ 3 سانتیم بۆ دەو دەبەرەوەی کە ساڵی سانتیمێ ئیتر تا ئەو کاتەی ئێمە تا چەند ساڵی باڵا ئەزەن چی دەورە بینێ شتێکێک کە گرۆس پلیتی پێوترێ ینی پلیتی گەشە لە ناو کۆتایی ئەسقانەکانەیە ئاتەن ئێمە دەستی چەپ شعی بۆ ئەنێرین ئەگەر ئەمە تەمەنی ئەسقان تاوان جایەکە لە شتەکان کە تەمەنی ئەسقانە مناڵ هەیە تەمەنی 14 ساڵە تەمەنی ئەسقانی 10 ساڵە ینی کەواتە مەجای زۆر ماوە بەڵام مناڵ هەیە تەمەنی 10 ساڵە تەمەنی ئەسقانی 14 ساڵە سیرێکی مەجای زۆر کەم ماوە زۆر کەم یعنی ئەم تەمەنی ئەسقانە زۆر گرنگە ئێمە دیاری بکەین بزانین مەجای تێماوە زیاد بیاننا بۆیە مناڵ هەیە لەوانێت تا 18 ساڵی تا 19 تا 20 بەڵە باڵا بەرزبوونی هەبێ بەڵام مناڵ هەیە ئێمە لە 3 ساڵی و لە 14 پێڵین
داوا لێ بردنەکەین هیچ محاولەیەمەکە لەبەری مەجای تیانەماوە اینجا بەبێ خەڵک گوریا بێتەوە ئەگەر پلەیتی گەشەی تەواو فیوژن یعنی یەکی گرتە بێ یعنی تەواو پێگەیشت بێ دەرزی بەکاربێنن لەباری پانیا دەموچیان زیاتر بەرزە بێ لەباری پانیا شتەکان نەک درێژی بۆیە سەیرێکی دەموچیان زۆر ناشیر نەبێ زۆر پانە بێ لەوانەیە ناڕێکێکی زۆر لە دەموچا لەوانەیە سپینێ ببورن لەوانەیە سپێنێ پیسی بە پارێکی زۆر بێ بۆ جوانکاری بۆی کە دەموچاوی ڕێکاتەوە تا ئێسخانی دەموچاوی بۆیە ئەبێ زۆر بەوریایەوە بەکار بێ و خۆیان بە دوور بگرن و فشار نەکەن لە پزیشک وە یعنی من حتا وتومە ناچارم ئەمە بڵێم ئەو پزیشکی کە دەرمانی گەشە زۆر ئەنووسەیە دوومە بەسە یا ئەوە تا ئەوێ سەرنجی خەڵک ڕاکێشێ بۆی زۆر بچێ چون خەڵکی ئێمە زۆر عاشقی ئەم شتانەیە یان ئەوە تا شەریکە لەگەڵ دەرمانەکە ئەگینا معقول نییە یعنی من لە سەرەتای ئیدارەیە کە ئیدارە ماوەرگرت یعنی لە بەغاوە پێیان وتی معقول نییە سلێمانی یا هەر کوردستان ئەو هەموو دەرزی گەشەیە ێ معقول هەموو سلێمانی باڵای کورد بێ یعنی بەجددی ئەمە سەرسوورێنە یعنی ئێمە داتاکارمان لایەی هەموو دنیا داتامان لە بەحسەکرێ ئەڵێ لە ئەوەنەی بۆ نەخسی هۆرمۆنی گەشەیە باشەکرێمە هەموو شتەیە یعنی ئێمە بۆیە لیژنەیەکی زۆر ئەومە داناوە و لە جگەلەوە بەڕاستی من بۆ ماوەی دوومان خۆشم هەموو ڕۆژێ لەگەڵ لیژنەکانە دانیشتم کەواتە دکتۆر پێویستە هەر منداڵێک کە دایک و باوە گویستی دەرزی گەشەی بۆ بەکاربێنێت پێویستە کات ئەو لیژنەیە بیبینێت بە دڵنیاییەوە ڕەنگە لە عیادەکان تەنها دکتۆرەکە بڕیاری لەسەر بدات بەڵام لیژنەکە بە چەند فلترێک تێدەپەڕێت ڕەنگە ئەوە باشتر بێت بە دڵنیاییەوە لیژنەکە لەبەر خاتری خەڵک کردوماتە 4 ڕۆژ بەردەوام خەڵکە بینن و داوایان لەکەم خەڵک کە بەڕاستی بێت لیژنەکەی ئێمە بۆ پێویست ناکات دەرزیەک ئەگەر لە خەستەخانە بۆی نەنووسرا پێویست ناکەم چێ لە دەرەوە پارێکی زۆری پێبا جگە لە زیانی پارەکە بەداخەوە زیانی زۆر گەوری تەندروستیش پێگەێنە بەڵێ ومێ دەکەین تاوی دایکان و باوکان هۆشیار بن تایبەت بەکارهێنانی دەرزی گەشە زۆر سپاس دکتۆریان دەستەکان خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر پژدار عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان